دەتەوێت باشترین دایەنگە بۆ منداڵەکەت هەڵبژێریت؟ ئامانجی سەرەکی دایەنگەکەمان بریتیە لەلایەنی پەروەردەیی و زیادکردنی سەرنج و دیدگای منداڵەکان و دوورکەوتنەوە لە شاشە و یاریە ئەلکترۆنیەکان. هەمووان لێرە ئاسوودەن بەهۆی گونجاویکەشی دایەنگە و هۆڵە تایبەتەکانی تایبەت بە فێربوون و یاریکردن. ڕۆژانە تەندروستی و سەلامەتی منداڵەکەت دەکرێت لەلایەن پەرستارێکی بەتوانەوە. هەڵبژاردننی وانە و چالاکیەکان بە شێوەیەکی هەڕەمەتی نیە، بەڵکو چالاکی هزری و چەندین چالاکی تریان پێی ئەنجام دەدرێت تاکو لە ڕووجەستی و دەرونیەوە بەهێز بن. ڕۆژانە 2 ژەم نان خواردن و 2 ژەم سناک پێشکەش دەکرێت بە پێی خشتی ڕۆژانە. بیناو جێگای تایبەتمانەیە کە بەشێکی چالاکیەکان لە هەوای سروشت و لە کەشێکی ڕاستەقینەدا ئەنجام دەدرێت. جگەرگۆشەکەت هەر لە منداڵیەوە پێویستە ژیان دۆست بێت، ئەمەش لە ڕێگەی هونەر و موزیک و وەرزش کە لە دایەنگەی فام دەستەبەر دەکرێت. دایەنگەی فام باشترین بژاردەیە کە تۆ هەتا ئەگەر بە شوێن دایەنگەیەکدا دەگەڕێت کە شایستەی منداڵەکەت بێت. دایەنگەی فام تەواوکەری ئەرکی خێزانەکان. پیشنگار